مثل بابا هذا حطوه يلا بابي لاگرتەیەکی ڤیدیۆیی کە تایبەت بۆ ڕوودا و نێردراوە وردەکاری ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەی حەویجە بڵاو کراوەتەوە. ئۆپەراسیۆنەکەی حەویجە لەم ساڵانەی ڕابردوو بە گەورەترین ئۆپەراسیۆنی ئاسمانی دابەزین لە قوڵای سنووری دەسەڵاتی داعش دادەنرێت. 6 هەلیکۆپتەر بەشدار بوون کە بەپێی زانیاریەکان کە سەرچاوەیەکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە دەست ڕوودا و کەوتووە 3 بلەک هۆک و 3 شینۆک بوونە. کاژێر دوی سەر لە بەیانی پێنجشەممە هێزێکی دژە تیرۆری سەر بە ئەنجومەنی ئاسایش لە کردەوەیەکی دابەزینی ئاسمانیدا هەڵیان کوتایە سەر زیندانی سەرەکی تیرۆریستانی داعش لە 7 کیلۆمەتری باکووری حەویجە. بەپێی زانیاریەکانی ڕووداو کە لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە دەستی کەوتووە. ئەم ئۆپەراسیۆنە کە بە هەماهەنگی و پاڵپشتی و بەشداری هێزێکی تایبەتی ئەمریکی بەڕێوەچوو دوای 2 کاژێر کۆتایی پێهات. لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەدا 69 زیندانی و بارمتە ئازادکراون و 6 تیرۆریست بەدیل گیرە و زیاتر لە 20 تیرۆریستیش کوژرا. باپێی ئەو زانیارانەی لە ئەنجومەنی ئاسایشەوە دەست ڕوودا کەوتووە. زانیاری تەواو هەبووە کە بەرەبەیانی هەمان ڕۆژ زۆربەی زیندانیەکان لە سێدارە دەدرێن و بەپێی وتەی بارمتە ئازادکراوەکانیش پێیان ڕاگەاندرا بوو کە دوا ڕۆژی تەمەنیانە. پێشتر شوێنێکیش بۆ ژێرخاکردنی زیندانیەکان ئامادەکرا بوو. لە ئۆپەراسیۆنەکەدا پێشمەرگەکانی هێزی دژە تیرۆر ڕاستەوخۆ کردداری هەڵکوتانە سەر زیندان و بنکەکانی داعشیان ئەنجامدا و هێزە تایبەتە ئەمریکیەکەش کاری چاودێری و پاڵپشتی و پاراستنی ناوچەکانی دەوروبەریان لاستۆ بوو. بەڵام بەهۆی ئەوەی شەڕێکی قورس ڕوویدا هێزی ئەمریکی بەشداریەکی ڕاستەوخۆ و نزیکتریان لە پاڵپشتی هێزەکانی دژە تیرۆر کرد و بەداخەوە لە ئەنجامدا ئەفسەرێکی ئەمریکی شەهید بوو. هەر لە میانەی پرۆسەکەدا 3 پێشمەرگەی دژە تیرۆر بریندار بوون. سەبارەت بە هۆکاری ئەوەی ئۆپەراسیۆنەکە کاتی زۆری خایاندووە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕوونی دەکاتەوە بەهۆی زۆری بارمتە ئازادکراوەکان کردەوەکە کاتێکی زیاتری برد. بەڵام هێزەکە تەواو بە سەر ئەو دەڤەرەدا زاڵ بوو توانرا بە سەرکەوتوانە زیندانە ئازادکراوەکان بگوازرێتەوە. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشتر ڕایگەیاند کە هیچ دیلێکی کورد لەناو ئەو ئازادکراوانەدا نەبوو. بەڵام وەک زانیاریان پێگەشتووە زیاتر لە 20 کەس لەو دیلانە پێشتر پۆلیس و یان سەرباز بوونە و لەلایەن داعشەوە بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرکرا بوو. باپێی زانیاریەکانی ڕوودا و لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە 6 هەلیکۆپتەر لە کردەوەکەدا بەشدار ببوون کە بەپێی زانیاریەکان 3 بلەک هۆک و 3 شینۆک بوونە. هەروەها بەپێی زانیاریەکان 48 پێشمەرگەی دژە تیرۆر و 30 کەس لە هێزە تایبەتیەکەی ئەمریکا لەم کردەوەدا بەشداریان کردووە.